تەمەن. خدا دەفەرموێ هەروەها دەفەرموێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. کاتە مرۆڤ هەموو کات پێویستی بە فێربوونە، فێربوون پەیوەست نییە بە تەمەن. ناکرێ ئێمە بڵێن ئەو شتە فێر بوون و چیتر ناخوێن و چیتر خۆمان فێر ناکەین و چیتر خۆمان بەرەو پێش نابین. مرۆڤ لە سەرەتای ژیانیەوە لە یەکەم هەناسە تا دوهەمین هەناسە هەموو کات دەبێ ئامادە بێ بۆەوەی کە فێری شتێکی نوێ بێ. سەردەمی ئەمڕۆ سەردەمێکی زۆر خێرایە و مرۆڤ ئەگەر بەدوا بکەوێ لە فێربوون تووشی کێشەی گەورە دەبێتن. ئیدی ناتوانێ لەگەڵ ئەو کەسانی کە لە دەوروبەریتی دەتوانم بڵێم تێکەڵبوون ئەنجامدا یا گۆڕانکاری زانیاری ئەنجامداتن، چونکە ئەگەر بە پێش نەکەوێ ئەوانی تر بە پێش دەکەون و زانیاریان لەو کەسە زیاتر دەبێتن. بۆیە خودداش بەمە دەڵێ هەر کاتێک هەر تەمەنێک لە هەر شوێنێک تۆ دەبێ هەر کات هەموو کات بیر لەوە بکەوە کە زانیاری نوێ و فێربوونی نوێ ئەنجام بدەیت، گۆڕانکاری لە ژیانی خۆت و لە زانیارەکانت بکەیت. بە تایبەتی لە سێکتەری پەروەردە ئێمە پێویستمان بە گۆڕانکاری زۆر هەیە، چونکە ئەو گۆڕانکارانەی کە ئێستا لە دەوروبەرمان و لە وڵاتە پێشکەوتوەکان دێنە ئەنجامدان زۆر خێران. ئەگەر ئێمە بە پاش بکەوین دەبێتەوەی پاشکەوتنی کۆمەلگە و پاشکەوتنی ئەو جیلانەی کە ئێمە پەروەردەیان دەکەین. بابەتی ئەوڕۆمان لەسەر ژیری دەستکرد و پەروەردەیە. بۆ ئەمە بەستەش حەزمان کرد میێوانداری دکتۆر ڕەوەن سەباح ئەحمەد بکەین کە دکتۆرای هەیە لە زمانی ئینگلیزی و شارەزاشە لە بواری ئەداپتیشنی ژیری دەستکرد لە بواری پەروەردە، واتە تێکەڵکردنی ژیری دەستکرد و تێکەڵکردنی تەکنۆلۆژیا لەگەڵ بواری پەروەردە. دکتۆر گیان زۆر بەخێربێ. زۆر سپاس، خۆشحاڵم مامۆستا پەیوەند. دکتۆر گیان، شارەزایان دەڵێن ژیری دەستکرد گۆڕانکاری زۆری ئەنجامداوە لە هەموو سێکتەرەکانی ژیان، بەڵام بە تایبەتی لە سێکتەری پەروەردە گۆڕانکارێکی زۆری ئەنجامداوە. چەمکێک هەیە بەمانەی تەکنۆلۆژیا و گۆڕانکاریەکان لە بواری پەروەردە، تۆ چۆن ئەو چەمکە هەڵدەسەنجێنی؟ بەڵێ حتمما پەروەردە پێویستە لەگەڵ پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکانی ژیری دەستکرد خۆی بگونجێنێت. هاتنەکایەوەی ژیری دەستکرد هەنگاوێکی گرینگە و چرخانێکی گرینگە لە بواری پەروەردەدا. حتمما ژیری دەستکرد گۆڕانکاری گەورە دێنێتە ناو کایی فێرکردن و فێربووندا. لەو بوارانەدا مەسەن لە بواری فێرکردندا دەکرێت مامۆستایان سوود لێوەربگرن، لە بواری فێربوونیشدا دەکرێت قوتابیان بە شێوەیەشتر سوود لێوەربگرن، واتە ئەو شێوازەی کە مامۆستایان بەکاری دێنن تا ڕادەیەک جیاوازە لەو شێوازەی قوتابیان بەکاری دێنن، کەواتە پەروەردە گۆڕانکاری بەسەردادێت لە ئەنجامی هاتنەکایەوە و بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و هاتنەکایەوەی ژیری دەستکرد. بۆ نمونە ئەکرێ پرۆسەی پەروەردە خێراتر بکات، ئەو یەکێکە لە گۆڕانکاریەکان، یاخود کات بۆ مامۆستا بگەڕێنیتەوە لە ئەنجامی بە کارهێنانی ژیرانەی ژیرەشی دەستکرد لە ناو پۆلەکانی خوێندندا. هەروەها بەو قوتابی بەکارهێنانی ژیری دەستکرد ئەکرێت ببێتە هۆی سربەستبوونی یان سربەخۆیی بوونی فێربوون بە شێوەیەکی وا کەوا لە ژێر چەتری ئامۆژگاری مامۆستادا بێت. دەستخۆش، پێتوانی هەموو مامۆستا و کادیرانی پەروەردە و وەزارەتی پەروەردە لە بچووکترین کادیر تا گەورەترین کادر پێویستی بەڕەهێنانە لەو بوارە؟ بەڵێ، حتمما بیدایەتی کە تەکنۆلۆژیا هاتەکایەوە، مەسەن تەکنۆلۆژیا حتمما پێش ئەوەی ژیری دەستکرد بێتن تەکنۆلۆژیا هەندێک مۆدێلی تەکنۆلۆژیا هاتنە پێشەوە، دەبووە ئەو کاتی مەسەن پەروەردە گرنگی بە بواری تەکنۆلۆژیا دابە یان ڕاهێنانی بە مامۆستایان کردبە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە پۆلەکانی خوێندندا. ژیری دەستکردیش بە هەمان شێوەکە ئێستا شتێکە وجودی هەیە و ڕەش ناکرێتەوە و ناکرێت خۆمانی لێ دوور بێخینەوە. بۆیە بە بۆچوونی من پێویستە مامۆستایان ڕاهێنانیان لەسەر بکرێت لە چۆنیەتی و بەکارهێنانی مۆدلەکانی ژیری دەستکرد بە شێوەیەکی گونجاو لە پۆلەکانی خوێندندا. لەبەرەوەی ئەگەر ڕاهێنان نەکرێت یەکەمیشت مامۆستایەکان دائەبڕێن لە بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا یاخود ژیری دەستکرد. دووەمی شتیش ئەتو ناکرێت هەر بە شێوازێکی کلاسیکی تەقلیدی ئەتو پرۆسەی خوێندن بەرەو پێشەوە بی، کەواتە لێرە ئەتو دائەبڕێ لە جیهانی تەکنۆلۆژیا و لە جیهانی ژیری دەستکرد. بۆیە بەڕێی بە بۆچینی من زۆریش پێویستە کەوا مامۆستایان خولیان لە بۆ بکرێتەوە یاخود بزانن بە چ شێوازێک یان چ مۆدلێک
لە قوتابخانە یاخود لە پۆلەکانی خوێندن یان لە بواری پەروەردە و فێرکردن بەکاردێنن. ئەگەر ئێوەمانان زۆر جار سەیری یوتیوب دەکەن ڤیددیۆیەک سەیر دەکەن ئەگەر بینین زۆر جار ئەو جۆرە ئەدڤەرتایزینگ و ئەلانە نەدێنە پێش چاومان ئێستا درەنگ نییە ئەگەر تەمەنت لە 40 ساڵیش ڕەتیدا بێ بۆ فێربوونی ژیری دەستکرد و فێربوونی ئەیئا و فێربوونی ئەو بابەتانە بێگومان لەوانەیە هەر وەزارەت ئەرچی وەزارەت نەبێ کە بێ ڕاهێنان بۆ مامۆستا ئەنجامدا ئەرچی مامۆستاشە خۆی لە خۆیدا بێ گۆڕانکاری لە ژیانی بکاو گۆڕانکاری لە شێوەی گەڕان و ئەو ڤیددیوانێکی سەیری دەکاتن بکاتن بۆ ئەوی کە بە پاش نەکەی و بتوانێت کە ئەو شتانێک کە ئەمڕۆ لە کۆمەلگە دێنە ئەنجامدان گۆڕانکاریەکان لەگەڵ گۆڕانکارەکان بڕواتن بێگومان لەبەرەوەی زۆر خێرا گۆڕانکارەکە ئەنجام دەدرێن بۆیە گاپێک بۆشاییەک دروست بووە لە مابینی ئەو ڕاهێنانانی کە وەزارەت مەسرەمبوونە یا پەروەردە یا هەر شوێنێشتر دەیەوێتن کە ڕاهێنانی بە کەسە کاتیرەکانی خۆی بکاتن هەتا ئەو ڕاهێنانەوە کۆتادێ شتێکی نوێ دێتە جێگای و جا ئێمە هەردەم و هەموو کات دەبێت لە ڕاهێنانی بەردەوامدابین بۆیە ئەو پرسیارم لە تۆ کرد جاران یەکێک لە پێوەرەکانی سەرکەوتنی زانکۆکان و وەروە قوتابخانەکان ئەوە بوو دەیانگۆ دەبێ کتێبخانەیەکی گشتگیری هەبێ و هەموو جۆرە لێکۆڵینەوە و بڵاوکراوە و کتێبێکی تێدا ئامادەکرابێتن بەڵام ئێستا لە ڕێگەی ژیری دەستکردەوە دەتوانین بڵێن هەموو ماڵێک بۆتە قوتابخانەیەک بۆتە کتێبخانەیەک هەموو ماڵە کتێبخانەیەکی هەیە لە ماڵدا ئەویش کە ژیری دەستکردە دەتوانێت پرسیاری لێ بکە تا چەند ئێمە دەتوانین پشت بەوە ببەستین بەڕێ بگومان خۆی دەبی بە شێوەیەکی ڕێنمای ئەفەمبرین بۆن بوونەگە وەزارەتی پەروەردە بیوێ وا لە مامۆستا بکات یان وا لە قوتابی بکات بەرەنژیری دەستکرد بەکاربێنێت لەبێ بیدایەتی پلانێک دابڕێژێت استراتیژێتێک دابڕێژێت بە شێوەیەکی وا کەوا بگونجێ لەگەڵ دەوروبەر و چوارچێوەی پەروەردەدا بۆن منە هەندێک مامۆستا هەیە بۆن من کە پەرە بەتوانەکانی خۆیدا لە بواری ژیری دەستکرد وەکو تاک بەڵام ئایا لە چوارچێوەی پرۆسەی پەروەردە و فێرکردندا ئایا ئەوە بووتە بەرنامە کەوا مامۆستایان یاخود برێن شارەزایانی بواری پەروەردە لەگەر ئەو ڕێچکەیە بەرەو پێشتووی تەکنۆلۆژیا بڕۆن نەخێر بۆن منە ئێستا هەنگاوێکی باش لە وەزارەتی خوێنی باڵا ئێستا ڕەچاوکرەیە تا ڕاددەچی ژیری دەستکردیان خستۆتە ناو پرۆگرامەکانی خوێندن ئەو هەنگاوێکی گرنگە کە بەکارهێنانی یان برێن خستنەناوەی ژیری دەستکرد لە پرۆگرامەکانی خوێندندا هەنگاوێک کە لەوەی مامۆستایان هەر هیچ نەبێت بزانن شتێکی وا هەیە و گرنگجێکی هەیە ناتوانین خۆمانی لێ لە جات دەی ناتوانین خۆمان لێ ڕزگارکردن دەبێت بەکاری بێنین وەزارەتی پەروەردە پێویستە شتێکی وا بێنێتە کایەوە مەساکە لەگەڵ پرۆگرامەکانی خوێندن بگونجێت بۆن ناتوانانی خوول بێت یاخود هەر هیچ نەبێت هەندێک ڕێنمایی بێت لە هەند یاخود هەریس نەبێت هەندێک ئامراز و توول بێت کەوا گونجاون لە بۆ پەروەردە فێرکردندا بەکاربێت بەڵام دیسان هەندێک گرفت هەیە ینی پێویستە ئەمەش ئەوە لەبیر نەکەین ئایا ئەو برین بنیەی تەحتیە و ژێرخانی پەروەردە یان قوتابخانەکان ئایا گونجاوە لە بۆ بەکارهێنانی ژیری دەستکرد تا چ ڕادەیەک ئەمە ئەتوانین ئەو مۆدێلانەی یان ئەو ئەپلیکیشنانە یاخود بڵێن ئەو توولانەی ژیری دەستکرد لە پۆلەکانی خوێندن لە بەکاربێنین هەندێک قوتابخانە تا ڕادەیەک بەڵێ ئەکرێ مەسەرەن ئەو بەگوێرەی ژمارەی قوتابیەکان لە ناو پۆلدا یاخود برێن بوونیەی تەحتی ژێرخانی قوتابخانەکە ڕێگە پێدا بەڵام تا ڕادەچی زۆریش لە بۆ قوتابخانە حکومیەکان گونجاو نییە ئەوە لێرە شتێکی زۆری دەوێت هەنگاوێکی زۆری دەوێت بەڵام دیسان ینی دەبێ مامۆستایان هە شارەزابن لە بەکارهێنانی هەر هیچ نەبێت چاویان کراوە بێت لەسەر هەندێک لەو مۆدل و لەو ئەپلیکیشنانەی کەوا بە شێوەیەکی ڕاستەقینە و گونجاو لە بۆ پرۆسەی فێرکردن و پەروەردە و فێربووندا بەکاردێن تۆ باسی ئامراز و ئەو توولانت کرد پێکمان تا ئێستاش زۆربەی قوتابی و هەروەهالەوانی مامۆستایانیش کە باسی ژیری دەستکرد دەکرێت بیریان لۆ چاجیپیتی و بۆ ئەو جۆرە ئەپانە دێتەوە کە زیاتر ژیری دەستکردن بەڵام وەک لە نزیکەوە ئاگدارم ئێوە خەریکی بڵاوکردنەوەی پەرتووکێکن سەبارەت بە یارمەتیدانی مامۆستا ئەو توولانە و ئامرازانە چین کە یارمەتی دەری مامۆستان دەتوانی هەندێک باسی ئەو توولانەوە بۆکەی ئامرازانەوەکەی نەک تەنیا هەر چاجیبیتی بێ مەسەن خۆی هەندێک توول هەیە گشتیە مەسەن بۆ منە چاجیبیتی جیمینای کلۆد
هەندێک تولی دیکەش هەیە مثلا گوگل ستودیو ئەوانە گشتینە ئەکرێ بۆ هەموو شتێکی بەکاربینیەوەوانە ینی هەموو کارێکی پێکرێ ئەگەر ئەتو پرۆمپتێکی گونجاوی پێ بدەیت یاخود داواکاریی گونجاوی لە بۆ بکەی بە جوێرەی ئەو خواستانەیە کە تو دەتەوێت لەگەڵ ئەوەشدا هەندێک توول هەیە تایبەتە بە پەروەردە و فێرکردنە بۆ نمونە سکول AI هەیە بۆ نمونە ئیدیو AI هەیە بۆ نمونە سکول ماجیک هەیە ئەوانە هەمویان تایبەتن بە تایبەت ئامادە کراون لە بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن و فێربووندا یاخود بن خان ئەکادمی هەیە لەو نمونە زۆر گونجاوە لە بۆ بەکارهێنانی لە ناو پۆلەکانی خوێندندا ئەوانە بە شێوەیەکی وا دیزاین کراون کەوا کار ئاسانیی زۆر هەم لە بۆ مامۆستا هەم لە بۆ قوتابی ئەکات هەر هەتا مەسەن کات و ساین ئەپەکەی مەسەن خۆت تۆمارەکەی بچێژوورەوە لەو بەرنامانە ئەوەی مامۆستای جیاوازە لە ئەوەی قوتابی شێوازی خۆ تۆمارکردن کەواتە ئەنی ئەوەی مامۆستا دەوێت بەکاری بینی تا ڕادەچی جیاواز ئەو شێوازی قوتابی دەیەوێت سوودی لێوە بگری هەموو لەو تولانە هەموو ئەوە تولانە ئەو فیچەرانەی ئەو تایبەتماندانەی تێدایە کەوا مامۆستا لە بابەتە جیاوازەکان لە پۆلە جیاوازەکان ئەتوانی بەکاری بینێ بە شێوەیەکی دروست و ڕەوان لە پۆلەکانی خوێندندا بەڵێ تولی تایبەت هەیە بە پرۆسی فێربوون و فێرکردندا ئامراز و یاخود لەی مۆدێڵی گشتیش هەیە ئەکرێ بەکاری بینی بەڵام بە شێوەیەکی وا کەوا پرۆمت و یاخود داواکار و خواستی گونجایی لە پێ بدەیت زۆر ڕاستە هەندێک مامۆستان نیگەرانن وا دەزانن کە ژیری دەستکرد دەبێتە جێگرەوەی ئەوان ئیتر کاری ئەوان نامێنێ و قوتابی زیاتر پەیوەست دەبێت بە ژیری دەستکرد مامۆستاش کارەکەی لێدەستدەدا تا چەند ئەو بیر و بۆچونە ڕاستە خۆی یەک لە ئەرکەکانی مامۆستا کە دەچێت ناو پۆل تەنیا گەیاندنی زانیاری نییە گەیاندنی زانیاری نییە بە قوتابی یەکێک لە ئەرکەکانی تری مامۆستا پەروەردە و فێرکردنە یەکێک لە ئەرکەکانی تری مامۆستا کارلێکردن و پەیوەندیەکی هەست و سۆژی گونجاوە لەگە قوتابی لە چوارچێوەی پەروەردەدا ئایا ژیری دەستکرد ئەتوانێت ئەمە بکە نەخێر ژیری دەستکرد تا ڕادەچی گونجاو تا ڕادەچی سنووردار زانیاری دەبەخشێت بەڵام ئەو زانیاریە مزەڕەدا یاخود دوورە لە هەست و سۆزی مامۆستا و لە پەروەردەکردنی قوتابی لە ناوپۆلەکانی خوێندندا وەجگە لەوەش مەسەن ئەتوکە لەو ئەو تولانە یاخود ئەو ئەپلیکیشنانە کە بەکاردێنی ئەو تول و ئەپلیکیشنانە ئەکرێ وەکو ناکرێش وەکو شوێن جێگرەوە یاخود وەکو جێگرەوەی مامۆستا بەکاربێ ئەکرێ وەکو پاڵپشتێک بەکاربیێنی کەواتە سپۆرتیڤ مینز واتە شێوازی پشتگیریکردنە لە بۆ مامۆستا نەک هەموو شتێکە جێگرەوەی مامۆستابی تا ئێستاوەیە لە داهاتوودا چۆن پێشەکەوێت یاخود چی شتێکی تر دێتە ئاراوە ئەو قسە بەو کاتێکرێ ڕاستەکەی دکتۆر چۆن مامۆستایان و قوتابیان دەتوانن سوود لە ژیری دەستکرد وەربگرن با یەکەم جار لە مامۆستا دەست پێ بکەین چۆن مامۆستا دەتوانێت سوود لە ژیری دەستکرد مامۆستا دەتوانی بۆ من لە ڕێگەی پلاندانان مثلا پلانی دەرسەکەی بابەتەکەی دابنین یاخود ئامادەکردنی پرۆگرامێکی خوێندن یاخود لە بۆ هاندان مۆتیڤیشن و خۆشترکردنی بەهێزکردنی دەرسەکە ئەتوانی هەندێک چالاکی ئەمە بۆ منە باسی زمانی ئینگلیزی بکەین ئەتوکە لەبەرەوەی زمانی ئینگلیزی پێوەستە بە فێرکردنی هەندێک کارامەیی زمانەکان یاخود کارامەی زمان کارامەیەکانی زمان ئەکرێ مەسەن ئەتووە چالاچەک تێبیدایەتەکەی وەکو خۆشکردن و یاخود مۆتیڤکردنی هاندانی قوتابیان بەکاربینی لە پۆلەکانی خوێندندا یان لە بۆ پلان لە بۆ پرۆگرامی بۆ سلبس ئەوانە هەموو ئەتوانی لە بۆ هەڵسەنگاندنی قوتابی ئەتوانی بەکاربێنی یعنی هەر لەسەر ڕێچەیەک ناتوانانی بڕۆی ئەو کاتی ئەگەر ئەو تولانت بە شێوەیەکی وا بەکارینە تام و سێژەشی ئەدەیە پرۆسەی پەروەردە و فێرکردن یان خود فێربوونی کارامەیەکانی زمان ئەوە لەلانی مامۆستایانی وەک لەمە بەستت تێگەیشتم کە باسی سکێڵەکانی زمانی ئینگلیزی دەکەی کە قسەکردن و گفتوگۆیە مەسەن بۆ نەگوێگرتنە بۆ نمونە ئەو سکێڵانەی کە باس لە زمانی ئینگلیزیە لە هەموو زمانەکاندا هەیە ئەنی مامۆستا دەتوانێت داوا لە ژیری دەستکرد کە پلانی وانەی بۆ دابڕێژێ و بۆ ڕۆژی بەیانی پلانێشتری پێ بڵێ کە جیاواز لەوەی پێشتر کە ئەوە ژوا دەکاتن ئێمەمانان کاتی کە زۆرجار مامۆستایان دەخینە ناو بابەتی ڕاهێنان پێیان دەڵێن لەسەر هەمان سیستەم و هەمان شێوەی وانەوتنەوە بەردەوام مەبە گۆڕانکاری لە شوێی وانەوتنەوە بکە ئەوەی لە تێگەیشتم مەبەستەوەی مامۆستا دەتوانێت داوا لە
ژێری دەستکرد بکە کە پلانێکی بۆ دابڕێژێت جیاواز بێتن گۆڕانکاری و زۆرا و زۆرەتی لە شێوەی وانەوتنەوەی تێدا هەبێتن ئەمە بۆ مامۆستایان بێتن ئەی بۆ قوتابیان چ ئامۆژگارێکت هەیە؟ بەڵێ بۆ قوتابیان بێگومان فێرخوازان دەتوانن بەکاربێنن بە شێوەیەکی وا کەوا تاڕەدەچی سربەخۆییان بداتێ لە پرۆسی فێربوون سلف لرنینگ یان ئیندپندنت لرنینگ هەیە ئەو چەمکە هەیە لە بواری فێرکردندا ئەگەر قوتابیان بە شێوەیەشی وا بەکاری بێنن کەوا پەیوەست بێ بە ڕێنمایەکانی فێربوون و فێرکردندا بە شێوەیەکی گونجاو بەکاربێنن حتمما ئەوە نەتوانن بۆ نمونە ئەو توانایانەی هەیەە پەرەی پێ بدەن ئەوە یاخود سکیلی تیکە یان کارامەی تر فێربن نەک تەنیا برێن ئەو بوارەی کەوا خوێندنی تێدا دەکەن ئەتوانن زانیاریدی بەدەست بێنن لە بواری تر هەروەها ئەتوانن بەکاری بێنن لە پرۆسەی فێربوونی زمانەکانی تر یاخود کارامەیەکانی تر ئەوە لێرە وەکو بدایەتەکەش باسم کرد تا ڕادەچی سربەستێک سربەخۆیەک ئەداتە فێرخواز لە بۆ بەهێزکردنی توانەکانیان یاخود ڕاهێنانی خۆیان لە بوارە جیاوازەکانی فێربووندا. باسی شێوەیەکی گونجاو و شێوەی نەگونجاوت کرد لە لای قوتابی بۆ نمونە من قوتابیەکەم ئەمڕۆ مامۆستایەکەم کاغەزێکی پێداوم لە ماڵەوە ئەرچی ماڵەوە ئەنجام بدەم ئایا چۆن سوود لە ژێری دەستکرد وەربگرم بۆ ئەوەی کە ئەو ئەرچی ماڵەوە یارمەتی دەربێ لەگەڵم گونجاوەکە چیە نەگونجاوەکە چیە؟ گونجاوەکە ئەوەیە بۆ نمونەکە تو ژیری دەستکرد بەکاربێنی پێویستە وەک چۆن ئەتو کتێبێک وەکو سەرچاوە بەکاردێنی وەک وتارێک وەکو سەرچاوە بەکاربێنی باسی وەکو سەرچاوە ناوی دینی ناوی کتابەکەی یاخود سەرچاوەکەی دینی ژیری دەستکردیش لە بواری ئەکادیمیا ئەگەر بەکاربێنی پێویستە ناوی بینی وەکو سەرچاوەیەک باسی بکەیت ئەوە ئەگەر مەسەن ئەتو بتەوێت بەکاری بینی لە بواری یاخود لە تۆی ژینەوەیەکدا بۆ نمونە یاخود لە نووسینی وتارێکدا یاخود لە بەکردنی ئەرکێکدا بەڵام ینی ئەکرێ بەکاری بینی وەکو پاڵپشتێک لە بۆ ئەوەی ئەتوو هەندێک ڕێنماییت بداتێ فکرەیەکت یاخود بیرۆکەیەکت بداتێ لەسەر ئەو ئەرکەی کەوا ئەتوو هەتا یاخود ئەو واجبەی کەوا ئەتوو لەسەر شانتە جێبەجێکەی لە پۆل بابەتە جیاوازەکاندا یانی دەتوانین بڵێن وەک یارمەتی دەرێک نابێ وەکو دزی ئەدەبی تەبان وەکو ئەوەی ئەدەبی بەکاردێگە تو مەسەن خۆت بدزیەوە لە کارە قورسەکان بەکاری بێنی ئەوە پلەیجەرزم لە چەمکە لە ئینگلیزی بەکاردێتن واتە دزی ئەدەبی دزیکردن بەکاردێت ئەوە ئەتو لێرە و بە شێوەیەکی وا بەکاردنی کەوا تەئسیر لەسەر توانەکانی قوتابی دەکاتن بۆیە وەکو پاڵپشتی زۆر گرینگە قوتابیان فێر بکرێن وەکو پاڵپشتی چۆن بەکارە بیداتی باسم کرد پێویستە مامۆستا و قوتابی فێر بکرێت وەکو پاڵپشتی وەکو پشتگیریەک چۆن بتوانن خۆیان بگونجێنن لەسەر بەکارهێنانی ئەو ئامێرانەی یاخود ئەو توڵانەی ژیری دەستکرد. وەک لە نزیکۆ ئاگادارم بەشداری زۆر ڕاهێنانی مامۆستایانت کردووە تا ئێستا دووچاری ئەو جۆرە کەسەبیەوە لە ژوورەوە کە بڵێ من ئامادەریم هیچ شتێک لەو گۆڕانکارێک لە شەوی وانەوتنەوەم ئەنجام بدەم ئامادەنیم تێکەڵ بم بە تەکنۆلۆجیا ئامادەنیم ئەوشتانە هیچ ئەنجام بدەم بەڵێ زۆر لە فێرخوازان یاخود برێن لە مامۆستایان بەداخەوە هەیە ئەو تێڕوانینەی هەیە کە جەنابەت باس کرد ینی نیانەوێ بگونجێن لەگەڵ ئەو بەرەو پێشچوونانەی تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد هەر لەسەر شێوازە کلاسیکێک ئەوە شەگەڕێتەوە بۆ چۆن هۆکارێک حتمما لەوانەیە بۆ نمونە ینی لە تاڕادەچی ئەمە ئازانین ئەو بەکارهێنانی تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد پەیوەستە بە تاڕادەشی زۆر پەیوەستە بە زانینی زمانی ئینگلیزی ئەگەر ئەو کەسە ینی ئەو توانایی نەبی بزانی چۆن زمانی ئینگلیزی لە ژیری دەستکرد یان لە تەکنۆلۆجیا بەکاردێنیت حتمما ئەوە لەبەوەی سەختە تاڕادەچی بتانی بە شێوەیەکی گونجاو بەکاربینی ئەوە یەکێک لە هۆکارەکانە هەشە لە هەم لە مامۆستایان هەم لە فێرخوازان نایەوێ ینی هەردەیەوە لەسەر ڕێچکە کۆنەکەی بڕوە لەسەر ئەو ڕێچکەی ڕاهاتیە نایەوێ گۆڕانکاری بکات بەو شێوەیە مرتەحترە ئاسوودەترە ئەو هۆکارەش هەیە لە نێوان هەم مامۆستا هەم قوتابیان. دکتۆر دوابسیارم داهاتووی ژیری دەستکرد لە پەروەردە چییە بە بۆچنی بەڕێستان؟ خۆی زیاتر ژیری دەستکرد لە داهاتوودا زیاتر پرۆسەی پەروەردە فێرکردن بەرەو جیهانی بوون دەبات
وا لێ دێت هەموو تاکێک لە کۆمەلگادا دەستی بگات بەسەر بەکارهێنانی ئامراز و توولەکانی تەکنۆلۆژیا و زیری دەستکرد لە بوارەکانی وەرجێڕاندا ڕۆلێکی باش ئەژێڕێت و زیاتر بەرەو پێشەوە ئەچێت لەوەی قوتابیان هەم لە هەموو شوێنێک بتوانن شارەزای زمانە جیاوازەکانی جیهان ببن یاخود فێری زمانە جیاوازەکانی جیهان ببن یاخود وەربژێڕن لە بۆ زمانی دایک لەو بوارانە پێشکەوتنێکی بۆچوونی من پێشکەوتنێکی زۆر بەخۆیەوە ئەبینێت ژیری دەستکرد. زمانی کوردی تا چەند خۆی دۆزیتەوە لە ناوژی دەست زمانی بەداخەوە زمانی کوردی لە هەموو ئەو توول و ئامێرانە بەو شێوەیە نییە کەوا بتوانین بە ئاسوودەیی بەکاری بینین بەڵام هەندێک توول هەیە کە کۆرپس و کە داتایەکی گونجاو زمانی کوردی بەکاردێنێ سوودی لێ بینین بۆ منە گوگل ستودیۆ هەیە گوگل ستودیۆ بە گونجاوترین من بە بۆچوونی خۆم بە گوێرەی ئەو ئەزمونێکەوە بەکاری دینم گوگل ستودیۆ لە بۆ بەکارهێنانی زمانی کوردی لە هەموو مۆدلەکانی AI تا ئێستا ئەوەی بەو دوانێکەوە بەکارمێنە لە هەمان باشترە ئەوان تریشیە بەکاردنی بەڵام بەو شێوەیە نه هەر زمانی کوردی بینی ڕقیکە و لە ڕووی ڤۆکابلەری و وشەوە زۆر پەیوەست نییە بە ڕێزمان و بە سیستەمی زمانی کوردی بەڵام دەکرێت جاچ بە کۆششی تاک یاخود بە کۆششی دام و دەستگاکانی حکوومەت ئەمە بتوانین ئەو داتایی زمانی کوردی بخینە نێو ژیری دەستکرد لەوەی چۆن لە زمانی عەرەبی یان لە زمانی ئینگلیزی فێرخوازان یاخود مامۆستایان دەتوانن بەکاری بێنن لە کوردیش هەروە کار ئاسانی هەبێت لە بۆ مامۆستا و فێرخوازاندا. گەڕانەوە بۆ ئەو لێکۆڵینەوە و بڵاوکراوانە و هەروە سەرچاوانەی کە لە زمانی عەرەبی هەیە وای کرد کە زمانی عەرەبی بە ئاسانی بچێتە ناوژەی دەستکرد بەڵام لەبەرەوەی بڵاوکراوەی زۆرمان لە زمانی کوردی نییە بە تاوێتی بڵاوکراوی زانستی لەوانێ ئەوەش ڕێگر بۆ لەوەی کە ئێمە تا ئێستا نەتوانین بە زمانێکی شیرینی کوردی دوور لە هەڵەی ڕێزمانی و دوور لە هەڵەی وشە وەک باس کرد ڤۆکابلەری ژیری دەستکرد بەکاربێنین بە زمانی دایکی خۆمان کە زمانی کوردیە. دەست خۆش بێت دکتۆر گیان حەزم دەکرد دوا پەیامت بگەینی بۆ مامۆستایان و بۆ قوتابیان. زۆر سپاس. دوا پەیامم بۆ مامۆستا قوتابیانەوەیە کەوا خۆتان فێرە ئامێرەکانی مۆدەلەکانی ژیری دەستکرد بکەن بە شێوەیەکی واکە لەگەڵ پرۆسەی فێربوون و فێرکردندا بگونجێت چونکە ئەوە پێشکەوتنێکە هاتۆتە ئاراوە ناکرێت خۆمانی لێ بە دوور بگرین پێویستە خۆمانی لێ ڕابێنین و خۆمانی لەگەڵ بگونجێنین و نەک مامۆستا و قوتابی هەموو پیشەوەران هەموو پیشەکان هەموو تاکێک کەوا پیشەیەکی هەیە یاخود شارەزایە لە بوارێکدا من وایە بینم ئێستا پێویستە لەگەڵ پیشەکەی لەگەڵ بوارەکەی شارەزای ئایش بێت بە گوێرەی پیشەکەی بە گوێرەی شارەزایی لەو بابەتێک کە هەیەی. زۆر سپاسی ئامادە بوونت دەکەین هیوادارین لە بەرنامەی تر میوانمان بێ و لە بابەتی تریش زانیاریەکان بگەینی و بابەتی تریش بخەینە سەر ئەو مێزەی گەنگەشەکردن تا بتوانین زیاتر سوود بە کۆمەلگە و بە قوتابیان و بە مامۆستایان بگەینین لەو مینبەرێکی ئێستا هەمەتەی داینە. زۆر سپاس. منیش خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵ بووم بە بەدەبوونم لێرە دەستخۆشی لە جەنابەت و لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی ئەەکەم هیوادارم لە داهاتوودا بتوانین لە بواری دی ئامادەبین و قسە لەسە بکەین. زۆر سپاس. سوبارە سپاس. سپاسی گوێگران و ئامادەبوان و هەموو کەسان دەکەن کە ئێستا سەیری ئەو بەرنامە دەکەن هیوادارم گۆڕانکاریەکی زوو خێرا لە شێوەی بیرکردنەوەمان بکەین تا بە پاش نەکەوین و بتوانین لەگەڵ وڵاتانی تر ئێمەش لەگەڵ تەکنۆلۆژیا بڵین. وەک باسم کرد پێشتر کێشەکە لەوەدایە تەکنۆلۆژیان بە خێرا گەشە دەسەنێ ئێمەش تا بیر لەوە دەکەینەوە کە ڕاهێنان و خۆفێرکردن ئەنجام بدەین لە هەر بوارێک لە بوارەکانی تەکنۆلۆژیا وا دەبینین کە ئێمە بە پاش کەوتین پێویستمان بە ڕاهێنانی تر هەیە. دوا وتم بۆ قوتابیان و بۆ مامۆستایانە هیوادارم تا وەک باسم کرد لە سەرەتا تەمەەن پەیوەست نییە بە فێربوون وەروەها شوێن و جێگر و ئەو شوێنی کە ئەتوو لێ کار دەکەی پەیوەستنی بە فێربوون هەموو کاتێک کاتی فێربوونە. سپاس تا ئەڵقەیەکی تر بەخێر بەجێ بمێنێن. سپاس.